ناحەقیەتی گەورەیە هەموو خەڵک دەزانێت یەکێتی نیشتیمانی کوردستان دیفاع لە قوارەی هەرێمی کوردستان و یەک ڕێزی بەڵام ئەوە معنایەوە نییە و باست لە کێشەیە کرد کە داوای موچەخۆران بێ کە ئەولەویەتی موچە بۆ موچەخۆران بێ پاشەخۆت بگەڕێتەوە ئەمە بکرێت ئەمە تومەتێکەوە نەحەقیە دەرهەق بە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و با بزانین لیژنەیەکی بێلایەن دروست بکرێت بزانین ئێمەینە قوارەی هەرێمی کوردستانیان بڕیاری تاگڕەویان هەندێک بەلا ڕێبردننی هەندێک ئەو کێشانەیە کە نەحەقیە من وەکوتم میوادانم دوورکەونەوە لەم تومەتانە چکە تومەتی نابەجێە نەحەقیە دەرهەق بە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوانە و ئەوەی داواکاری فراکسیۆنی یەکێتی بووە دیفاعکردن بۆ لە موچەخۆران تەنانەت ئێمە هەمووتان نەزانێت تیمی ئێمە لە کەبەرداری کۆمونەکانی ئەنجومەنی وەزیرانە ناتوە برێکا گەوەرە حیسەی یەکێتی بێنێەوە بکەین زۆردار خەڵک باس لەواکە گومرگەکان و سنوورانە ناوەڵە بە خەڵکی بێلایەن بابێ بزانین لە گومرگەکان و لە سنوورەکانی دەبەری یەکێتی چیە گوزارێ و لە شوێنەکانی کە چیە گوزارێت ئەوانەی کە باز لە خیانەت یان لە باز لە خیانە 16 ئۆکتۆبەرەکەن هەمووان نەزانین چێ خیانەت چێ ڕێککەوتنی کردو چێ اتفاقی کردو چێ من نامێوە کوتم بڕۆمە سەر برینەکان قوڵتر بکەمەوە هیوادارم دوورکەونەوە لەم لێدوانانە دوورکەونەوە لەمان چکە ئەمە خزمەت بە یەک ڕێزی بە تەبایی گەلەکەمان ناگەین من نامێ ینی وەکوتم هیوادارم ئەمە ناحەقیە دەرهەق بە یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمەکەی من ئێوە لە ئێوە برسم تیمی مەکتەبی سیاسی هەردوو لە کۆبوونەوە لە لای دیکەوە ئەندامی تیمەکە چووە بەرنمەیەکی دیکەی لە پەرلەمانی کوردستان زیاد کردو ئایەمە چیت ناوە لێن ئەمە کوتم هیوادارم من نامێ زۆر بچمە ناوەوانە دوورکەونەوە لەو دەستەواژانەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تیمەکەی یان فراکسیۆن داوای کردووە دیفاعی لە موچەخۆران کردو ئەولەویەت بۆ موچە بێ ئەرێ کاکە خەڵک ئەمە شتێکی ناڕەوایە ئەمە خیانەتە